ورحمة الله وبركاته. الحمد لله توانيمان ڕووی ڕاستەقینەی ماکوان کەریم پەمەیی دەربخەین بۆ خەڵکی. الله تعالی کردینیە ئەو وەسیلەیە. فەزڵی الله تعالی ئەممان کاتە وەسیلەی ئاشکراکردنی ڕووی ئەم بانک خوازانەی سەرلەگەی دۆزەخ. سبحان الله وگەڕێنەوە بۆ ئاەتەی لە ئاەتی 179 سورەتی آلی عمران کە الله تعالی فەرمێت ما كان الله ليذر المؤمنين على ما أنتم عليه حتى يميز الخبيث من الطيب. الله تعالی فەرمێ واز لە ئیمانداران ناهێنێ الله تعالی هەتا وەکو پاک و پیس لە یەکتری گیانەکاتەوە بەردەوام تووشی تاقیکردنەوەمانەکە بۆیە شتانێکی پیس لە ناخی کەسانێکە هەنکە خۆیان بە مسلمان و بەداعی و بە بانخواز ئەناسێنن بەڵام الله تعالی تاقیکردنەوەیکیان بۆ ئەنێرێ لە ئەنجامی ئەو تاقیکردنەوەیە ڕووی ڕاستەقینەی خۆیان دەرەخەن. ماکوان پەمەیش یەکێکە لەو بانخوازە پەمەییانەی سەر ڕێگەی دۆزەخ کە خۆی مشریکە عەتفی خەڵکیە جوڵێنێ کۆمەڵێ نەخۆشی گەورە کردووە بە ناوی ئەمانەی کە ئەمانە مولحیدن ئیتر دێ شەڕجنێ و شتیان لەگەڵاکا و لەم ڕێگەیەوە عەتفی زۆرینەی خەڵکی بەدەستێناوە بۆ خۆی بەڵام الله تعالی فەسحی کرد لەسەر زمانی خۆی. باشە ئەمە ئاخر پۆستی ماکوان کەریم ئەمە پەیجەکەی ماکوان کەریمە کە کردوێتی ئەمە نەک ئاخر پۆستی واتە ئەمە تازەترین پۆستێتی چا بچنە سەر کۆمنتەکان با بچینە سەر کۆمنتەکان بزانین چی نووسراوە با بڕێنە سەر نیو باشە بزانە چی پێکەن ئەم خەڵکە. الحەمدلله ئەم خەڵکە الله تعالی هیدایەتی داوین ئەم خەڵکە ئێستا وردە چاوە کاتەوە بڕۆ فێری عەقیدە بە زۆر لە نووسینی کتاب باشترە ئەوە زۆر درێژە قسەی پێڵە لێرە ماکوان لە دوای ئەو هەموو جنێوەدا بە مامۆستا هەڵۆ بوختانت بۆ کرد زۆر بچووک بوویتەوە و لە ناو کۆمەڵگەیەکا بەچوورێک هەیگە دیار نامێنی بڕۆ کۆمنتی سێم هەموو کتێبەکانت درۆ دەلەسەن. کۆمنتی چوارەم زۆر مەردی مامۆستاوە پێی ڕابێری ئەویش. پێنجەم مەملەکەتی جنێو جوانە ناماکوان تازە ئاشت بەرەوە تازوە ئاش بەرەوە لەگەڵ خۆت ئەوەزان باسی ئەو خولەیەەکە دایەوە ئاگادار بن مسلمان بە هیچ شێوەیە گوێ لەم ماکوانە گومڕایە مەگرن بە قسە بریەکانی فریود نەدات. سبحان الله هەرچەندە برایان زۆرینە و کەمینە پێوە نییە ئاگادار بن زۆرینە و کەمینە پێوە نییە بۆ ئێمە حەق پێوەرە بەڵام ماکوان کەسێکی مشریکە بانخوازێکی پەمەییە باشە لەسەر عاتیفەی خەڵکو و لەسەر ئەم بەناو ملحیدانە نانوڕۆنی لەناو ئەمانایە. ئەمە لێرە ئەوە دانەیەکی نەکات دوعای بۆکە خۆی گەورە سەربەرزکە مامۆستا بزانین کاک شاکراڵێکی ئەرێ برادەران تکا شتێکم بۆ بنووسن لەسەر ئەو کتابەی مامۆستا هەڵۆ تا بزانم باسی چی کردووە من ئەو کتابەم نەخوێندوەتەوە ئەڵێ کتێبت نییە فێرە جنێوت بکە ئەڵڵا هیدایەتدا بۆ سەر ڕێگەی حەق و زمانێکی پاک ئەنفۆڵۆ باشە کاکە واز لە کتێب بێنە داوای لێبوردنێک قەرزاری شێرە ماشەڵڵا لە شێر مامۆستای ئازیز ئەو کچیە کاکە ناوەمانێرە براکە. سبحان الله یەک هەناسەی ئازادی هەڵمەژی خێرا فیتنەیەکی نایەوە مەملەکەتی درۆژ بنووسە واز لە کتێب نووسین بێنە بەرەوە تۆزە فێری عەقیدە بە دەریایەک لە جنێو نووسینی دەریاک لە جنێو نووسینی خەسرەوە سووری سەردەمی جاهیلێت باوەڕتان هەبێ کارێکی پێ ئەکەن ئەمە جارێ نەیسڕیوەتەوە پێشەوەی ئەدمینەکانی ماکۆن ئەم کۆمنتانە بیسڕنەوە خۆتان ئاوا بچن بیخوێننەوە لە 185 بۆ نەوەی سوکایەتی بەم ماکوانەکەن چکە مستحقە کابرایەکی هیچی مەملەکەتی دەمبۆگەنیشت ڕەنگە چاپ بکەیت. دا بگەڕێنەوە بۆ ئاەتە ئەمە سنەتی ژیانە الله تعالی پیس و پاکەکان لە یەکتری جیاکاتەوە ئەو منافق و دین فرۆشانەی کە بە ناوی دینەوە خەریکی بە ناوبانگ گشتی خۆیان الله تعالی ڕووی ڕاستەقینەیان ئاشکراکە بگەڕێنەوە بۆ تەوحید فێر بن وەڵی تەوحیددا نەبێ هیچتان لێ وەرناگیرێ بەبێ تەوحید هیچ وەرناگیرێ وەکو خانوویەک وایە گڵۆپ و پانکە و سەلاجە و هەموو شتێکی تیابێ ئەگەر کارەبایتیانە بێ بەکار نایە ئیش ناکە ئەگەر تەزوی کارەبایتیانە بێ بۆ ئەم ئیسلامەش بۆ ئەم عیبادەتان ئێمەش تەزوی کارەباکە ئێمە تەوحیدە هزار جار نوێژ و ڕۆژ و ئیشی باش بکەین ئەگەر تەوحیدمان نەبێ بە کەڵکمان نایە. بگەڕێنەوە باوەکو ماکوان ئەوە ڕووی ڕاستەقینەمان دەرنەخە الله تعالی عاقبەتی ئێمە بەخێر بگێڕێ بڕۆن تا خوارە بزانن چی پێگەن مەملەکەتی جنێ و دەمپیسیش بڵاو کەرەوە تابەنەوە نمونەیەکە لە کۆمنتەکانی خۆتان بچن کۆمنتەکانی بخوێنەوە پێشەوەی بیسرێتەوە. سلام علیکم و ڕەحمەتوڵڵاهی و بەرەکاتوه.